بەشداری کارای ناو کۆمەلگا کورتە باڵاکان وەک هەر توێژێکی دیکە لە کوردستان چەندین کێشە و گرفتیان هەیە کە تاکو ئێستا وەک کێشە کەڵەکە بوونە و ماونەتەوە. کورتە باڵاکان داوا دەکەن هەلی کاری گونجاویان بۆ بڕەخسێنرێت بە جۆرێک لەگەڵ جەستە و سروشتیان بگونجێت بە هۆکاری ئەوەی ئەو بڕەپارەیەی وەک موچە پێیان دەدرێت بەشیان ناکات و ناشتوانن وەک پێویست کار بکەن. سەبارەت بە کورتە باڵا ئێمە کورتە باڵا خاوەن ڕۆژانە تووشی چەندەها نەهامەتی دەبین لەسەر کێشەی جێگشتەکان مەسەن وەکو بازار وەکو مۆڵەکان چەندەها شوێنی تر وەکو ئەوەی کە دەڵێ باڵای کورتەیان دەڵێ ئەو هەیە ئەو مەعانەتەمان هەیە و بێجگە لەوەش کەمەندام خاوەن پێداویستی تایبەت ئەوە نییە کە کار نەکات و لە ماڵ و دانیشی لەسەر ئەو مەعاشە بێت دەبێ خۆش پێ بگەێنن. داواکاریمان ئەوەیە کە ئیشێکمانە بیتن دامەزراندن ئەوانەوی ماشکە بەشی هیچ ناکاتن بەڕاستی هەموو ئیشەشمان پێ ناکرێت بە خۆتان دەزانن وەڵاوی هەرەوەندە داواکاریمانە ناوەڕە ناسوڕێ ماشکەرەوە دەکە دەی بدێەوە قەردی یەکە بەرش دەگەریانی کەواتەوی ست بەیز نەکرد 150 ئەگەر بداتن ئەگەر نەشداوەویت یەکە نەشداتین یان بژێژیانت کات سەخت دەبیتن ناوەڵا ئەوە بەخۆ دەزانی ینی بچینە بەرەی ئاساری نەکەم لە مەسە بچین عەمەلیاتی بکەن و ئەوەی بکەین و هیچمان پێ ناکرێت بۆ ئەوەی بتوانن زیاتر خزمەتی ئەندامان. لە 29مین ساڵیادی دامەزراندنی ئەنجومەنی کورتە باڵاکانی کوردستان سەرۆکی ئەنجومەنەکە دەڵێت ئەو گرفتە سەرچیانەی کە ڕۆژانە ڕوبەڕوومان دەبێتەوە جۆرا و جۆرن و تاکو ئێستاش چارەسەر نەکراون. پێیامان ئەوەیە کە ئێمە وەکو کورتە باڵاکان پێیامان بۆ حکوومەتی هەرێم لە چوارچێوەی یاسای ماف و ئیمتیازاتی خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵاکان مافەکانیان بەرزەستە بکرێتن. گرفتێکی ئەو تۆنیە زیاتر ژینگەیە هیوادارین مەسایلی ڕێوشوێنەکانیش ئەوە وەکو وەزارەتی شارەوانی زیاتر ڕێوشوێنی هاتوچۆ و بابڵێن شوێنە تایبەتەکان بگونجێنلەوەی مەسەن بە ئاسانی بتان هاتوچۆ بکەن بە ئاسانی دەستیان بۆ شوێنە دەبگا وەکو کەسانی تریش خۆیان جێبەجێ بکەن. کورتە باڵاکان لە هەر وڵاتێک مامەڵەی تایبەت و گونجاو بە خۆیان لەگەڵ دەکرێت و حکوومەت بەشێکی زۆر لە ئەرکی سەرشانیان سوک دەکات بەڵام لە هەرێمی کوردستان حکوومەت بە موچەیەکی 150,000 دیناری خۆی لە بەرپرسیارەتی بەرامبەر ئەم توێژە ڕزگار کردووە و کورتە باڵاکانی داوەتە دەست قەدەرێکی سەخت و بێکاری و ژیانی کولەمەرجی. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.